ماراسۆنێکی ڕاکردنی مەودا درێژە و بە بۆنەی ڕۆژی جیانی لاوانەوە ڕێکخراوە. چالاکیەکە ئامانجلەی هەندانی گەنجانە بۆ وەرزشکردن و بەخشینی وزەی ئەرێنی و بەرەو پێشبردننی ئاستی تەندروستیانە. بەپێ ئەوەی کە بەردەوام تۆزیێ ڕێکلام کراوە تەمرینەکەم بەرەبەرە تواناوینم ئەوە زیاترە بۆ ڕۆژانە، بەڵام ئەم ڕێگەی کە دانرابوو تا ڕادێ قرس بوو بۆ خانمان، یعنی من ئێستا نەمەشقم کردوون جا لە شوارم لێناوە. دوانزەی ئابی هەموو ساڵێک ڕۆژی گیانی لاوانە، ڕۆژێک بۆ خستنە ڕووی توانا و ڕۆڵ و ئاڵۆزیەکانی ژیانی گەنجان. بەڵام لە کاتێکدا ئەم بۆنەیە بەرز ڕادەگیرێت، لاوان بەدەستکەمی هەلی کار و کەمی داهاتی ماندووبوونیانەوە دەناڵێن. ئیسا بۆ نە من دەلاکم باشە کە ڕۆم دەلاکێکم تۆ مەعاشوەر نەگری نایە بۆ لای من سەر چاقی، یعنی ئەگەر چاران هەفتەی جارێ بی پارۆ پێ بێ ئەو کاتە 10 ڕۆژ جارێ 15 ڕۆژ جارێ نایە بەخوا. بێکاری و نەبوونی دەرفەتی کار بۆ ئەو گەنجانەی توانای کارکردنیان هەیە بووە تا ئاستەنگێکی گەورە. بەپێی توێژینەوەیەکی زانکۆی هەڵەبجە، ڕێژەی بێکاری گەنجان لەم پارێزگایە لە 50% تێپەڕاندووە. ئاستی ڕێژەی بێکاری لەسەر و لە 150 بوو، ئەمەش بەڕاستی کارە ساتە بۆ پارێزگای وەکو هەڵەبجە. لەوە ناڕەحەتتر ئەوە بوو کە ڕێژەیەک لەوە ڕێژێکی زۆری ئەو کەسانی کە بێکار بوون ئەوانە بوون کە خاوەنی خێزاندار بوون و خاوەنی ماڵ و منداڵ بوون، کە ئەمەش بەڕاستی تۆ بارگرانی دروست دەکات. ساڵانە سەدان دەرچووی زانکۆ پەیمانگەکانی هەرێم بڕوانامە بەدەست دێنن، بەڵام بەهۆی داخرانی بازاڕی کارەوە هەموو ئومێدێکیان لای کەرتی گشتیە. تەنها بۆ 250 پلەی دامەزراندنی گرێبەست لە هەڵەبجە زیاتر لە 10,000 فۆرم پڕکراونەتەوە. 10,000 کەس ئەم فۆرمەی پڕکردوتەوە، یعنی 250 کەس و بۆ 10,000 ئەمە یان هیچ مانایەکی تیانە لە بەرێمەدا لە حکوومەت یاریمی کوردستانەکەن ئەو ڕۆژەیە زۆر کەمە. اینجا لەگەڵ ئەوەشدا ئەمە بە شێوەیەکی گرێبەستە، ئەمە هەمیشەیی نییە بۆ پارێزگای هەڵەبجە، یعنی کە ئەمە دایمی بێت و تاعین بێت. ئابووریناسان ئاماژە بۆ دەکەن بازاڕی کار توانای هەڵمژینی ئەم هەموو هێزەی کاری نییە. ڕۆتینی ئیداری و کەسی ڕێگرە لە بەردەم پرۆژەکان و تەنانەت مەرزە سنووریەکانی هەڵەبجەش نەیانتوانیوە ببنە بزوێنەری ئابووری و ڕێڕەوی بازرگانیەکانیان بخەنە خزمەت پارێزگاکەوە. گەورەترین گرفتی ئەمە لە بابەتی ئەوەی کەەوە بازارەکەمان بازاڕی ئازادە، کاتێکەوە لە هەرێمی کوردستانە بۆن منە لە هەڵەبجان لە شارە زۆر ئەگەر کارگەیەکمان هەیە بەبوون دۆشاوی و تەماتیان هەر بەرهەمێکیکە کەی خاتە بازاڕە لە بەرەوەی داهاتکەمە و بەرهەمێکی بیانی زۆر هاوردەکرا هۆی لە بازارەکانمانە و ئەکا و بەرهەمە بیانیە نرخی کەمترە بەکاربێژ لە بەروی پارەی کەمی پێ حتممە چێت بۆ ئەو بەرهەمەیەوە نرخی کەمترە. ئەمە جۆرێک لە جۆرەکان هەمان بە کارگەیەکی ناخۆیەکە ناتوانە بەرهەمەکە ساخکاتۆ تێچونەکەش دووبارە و سێبارە بێتەوە. بەپێی ئامار و شیکاریە دیمۆگرافیەکانی سندوقی نەتەوەیەگرتوەکان بۆ دانیشتوان، کۆمەڵگەی عراقی و هەرێمی کوردستان کۆمەڵگەیەکی گەنجە، نزیکەی لە 160 دانیشتوانی تەمەنیان لە ژێر 30 ساڵیەوەیە. بەڵام لە نێوان ئەم توێژەدا نزیکەی لە 125 بۆ لە 127 لاوان لە ژێر هێڵی هەژاری فرەڕاهەندیدا دەژین و ڕوبەڕووی بێدەرامەتی بوونەتەوە. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.